What's up everyone? Welcome back to the channel. You know the drill, I'm back with another video to help you level up your American English. Today, we are doing something special. We are breaking down some of the funniest and most legendary skins from the movie Ice Age. If you want to learn how to talk like a real American and understand street slang, you are in the right place. Make sure to stick around until the end because we have some great expressions today. So grab your popcorn and let's get right into the action. Why should I take you back? I love kids. Why should I take you back? I love kids. Why should I take you back? واتە بۆچیە بێت من ئێوە بگەڕێنمەوە؟ من مناڵم خۆشەوێت. I love kids. Kid واتە مناڵ. Love واتە خۆشمەوێ. Back واتە گەڕانەوە. Take back واتە گەڕانەوەی شتێک. Why واتە بۆچی. Should واتە پێویستە واتە ئەبێت. Why should I take you back? I love kids. بۆچیە بێت من ئێوە بگەڕێنمەوە؟ من مناڵم خۆشەوێت. I'm responsible, loving, nurturing. What do you think? I'm responsible, loving, nurturing. What do you think? واتە من بەرپرسیارم، بەسۆزم، چاودێرم. ڕایەوە چییە؟ What do you think? ئێوە پێتان چۆنە؟ ڕاتان چییە؟ What do you think؟ ڕستەیەکی ئامادەکراوە ڕاستە و خۆ لە بەریکەن بیکەنە ناو مێشکتانەوە. What do you think? What do you think؟ چۆنە خوێندرێتەوە؟ What do you think؟ واتە ئێوە پێتان چۆنە یان ڕای ئێوە چییە؟ Responsible واتە بەرپرسیار. Loving واتە بەسۆز. Nurturing واتە کەسێکە کە چاودێری منداڵەکات. Babysitter نییە babysitter واتە دایەن. هەر کەسێکە چاودێری منداڵەکە وەکو دایک و باوک. پێوترێ nurture. Nurturing. I knew you would agree. I knew you would agree. I knew you would agree. I knew واتە ئەمزانی. You would مەلێن would agree. لە دوای وشەی would agree هاتووە. Agree یەکەم PTA. پێشتریش لەوانەکانە باسم کردووە. لە دوای هەر وشەیەکەوە. وشەیەکی تر بێ. یەکەمەکەی PTA بێ. وشەکەی پێش خۆی بۆ بلکێنە. بۆ نمونە من نابێ بڵێ would agree. بڵێ would agree. would. وودەژ ناودە. would. چکە تۆ بە خێرای قساکەی. would agree. I knew you would agree. واتە ئەمزانی ئێوە ڕازێ بن. Agree واتە ڕازی. Oh, don't cry. Don't cry. I'll find a dry place. Oh, don't cry. واتە مەگریەن. Don't cry مەگریە یان مەگریەن بۆ هەردوو شێوازەکە بێت. یعنی بلی ئێوە یان بلی تۆ چکە لە زمان ئینگلیزیە وشە you بەکارێن. درێگە بەکاریشی بێنی یان بەکاریشی نێنی هەر ئاساییە. و you واتە ئێوە واتە تۆ بۆ هەردوو شێوەکە بێت. I'll find a dry place. Place واتە شوێن. Dry واتە وشک. I'll find a dry place. واتە شوێنێکی وشکە دۆزمەوە. Dry واتە وشک. I don't know. Being a parent's a lot of work. هاوڕێن شتێکشم بیرکەوتەوە هەوڵدەن کە ئاکسنتان باشکەن ئاکسنتی ئەمریکی چووکە پێشتری ژووتومە ئەم کەناڵی کورگلیشە گەروانی بینەری کۆنیش بن ئەزانن زۆر جەخت لەسەر ئاکسنت دەکەمەوە ئاکسنت زۆر گرینگە ئاکسنتی ئەمریکی باشە تۆ گەن ئینگلیزی بزانی و ئاکسنت نزانی زۆر شتێکی گەورە ئەی کێشێکی زۆر گەورەیە ها جار وایە ڤیدیۆ بڵاوەکەمەوە لە تیکتۆکە وشەکان دانێم ئەو کەسانی کە لە تیکتۆکیش لەگەڵمانن هەر بە ناوی کورگلیشەوەیە کاتێک کە ڤیدیۆ دانێم وشەکان وەکو ئەمریکیەک ئەنووسمەوە بە پیتی کوردی هەندێک کەسێ لەبەرەوەی لە کۆنەوە لە قوتابخانە بە هەڵە فێرکراوە بە بەردەوام هەڵاکات کەسێ نییە و پێی بڵێ یان بە شێوازێکی ڕاست پێی بڵێن یان لەم لاولا مامۆستای بێ ئاکسنت قسەیان بۆ کات ئەوانیش هەر بە ئاکسنتە ڕاهاتوونە لە کۆمێن دەڵێن ئەوە شێوازە نییە و ئەمە وایە بۆیە من حەزەکەم یانی بە هەموو کەسێک بڵێن کە کەناڵی کورگلیش زۆر گرنگی بە ئاکسنتدا ئێستا لێرە بوون منە وشەی پارێن دروستراوە ڕەنگە زۆر بە ئەو کەسانی کاو کۆمنتەکانەکەن بڵێن پارێن تۆمانە خۆی پێرنتە parent ئەم ئاکسنتی ئەمریکی ئەمەیە parent I don't know being a parent a lot of work باشە واتە نازانم بوون بە دایک و باوک کارێکی زۆرە I don't know being a parent a lot of work واتە نازانم بوون بە دایک و باوک کارێکی زۆرە a lot of نووسراوە چۆنە خوێندرێتەوە ئەڵارە واتە زۆر a lot of work واتە کارێکی زۆرە parent واتە دایک و باوک being واتە بوون being a parent واتە بوون بە دایک و باوک نازانم بوون بە دایک و باوک کارێکی زۆرە Maybe I'm not ready. maybe I'm not ready واتە لەوانەیە من ئامادە نەبم I'm not بۆ نەفیکردن بەکاردێنەرێی ready
واتە ئامادە. Maybe I am not ready واتە لەوانەیە من ئامادە نەبم. Maybe واتە لەوانەیە. Maybe I'm not ready. لەوانەیە من ئامادە نەبم. I'm sorry. No, it's okay. Don't cry. Why are you still crying? I'm sorry. No, it is okay. Don't cry. Why are you still crying? واتە I'm sorry واتە بمبورن. نەخێر. It is okay واتە ئاساییە. It is okay واتە ئاساییە. Don't cry واتە مەگریان. Why are you still crying? You هەروکو وتم وشەی you واتە تۆ. هەروە بەمانەی ئێوەش دێت. ئەو شتە بزانن. کۆ تاک هەریوە. Why you still واتە هێشتا. Why you still crying? واتە بۆچی ئێوە هێشتا گریان؟ Are you hungry? Maybe you're hungry. I know just the thing. لێرە شتێکی گرنگمانەیە. Are you hungry? واتە برسیتانە. Maybe you're hungry. واتە لەوانەیە برسیتان بێ. I know just the thing. I know واتە ئەزانم. ئەمەی گرینگەم سێ وشەیە. Just the thing. Just the thing. پێکەوە هەر سێ وشەکە واتە باشترین چارەسەر. یان ئەو شتێک کە پێویستە. بۆ نمونە کێشەیەکەیە و ئەو شتێک کە پێویستە یان باشترین چارەسەرەکە چییە؟ Just the thing. واتە I know just the thing. باشترین چارەسەر پێزانم. یان ئەو شتێک کە پێویستە پێزانم. باشە فێرخوازان هاوڕێیان لێرە داگەشتنی کۆتای ڤیددیو ئەمڕۆمان هیوادارم ڤیددیۆکەتان بەدڵ بوو بێت ببورن ئەم جارە هیچ تاقیکردنەوەیەک نییە بەڵام هەمیشە ئەگەداری ڤیددیۆکان بن قسەکان بڵێنەوە دووبارە ڤیددیۆکان ڕابگرن هەوڵدان لەگە زمانی ئینگلیزیە ڕۆژانە و ڕسە بلێن ئیدیەمەکان بەکاربێنن دەمتان ڕادێ بڕوا بکەن بە وتنەوەی شتەکان دەمتان ڕاستەخۆ بە زمانی دووەم ڕادێت جا ئینگلیزیەکێکە لە زمانە خۆشەکانیشە چونکە زۆرە بیسترێ زۆرە بیندرێ بۆ یاروکوترم پراکتیس گرینگە تا ڤیددیۆ داهاتوو ئینشەڵڵا تاقیکردنەوەشی تێکەین خواتان لەگەڵ